سلافة ظلنا نبدأ يا باش عبرو كفيديو من هيك دل سر هندي بتن أمدي تشيل بسيارش خلك دفرة حولي سليمانية كين عقود دفرة صوران أريبوتشي أو نشين صانا هي أب زاري يجي بيجي بلهجة باديني تبقى يجي باغفن قال ما ضابط شوني كاكا باشي زور سباق بس تساو خلكي تشندري هولير باشا كمك بسيارة اللي ذكر فرم بسيارة كم أو كبوتشي زور بي خلكي وليل سليماني دفري صوران ناتوان بزاري باديني قسب كان ينتبه كان مثلا باباس خوم كمكو جنزيك له هوليرة إيشو كارم لهوليرة لو أنا إيشو كارم أجر لا بادي نامبي لدوغ لزاخو لو أنا أوقات زياتر تيكر هو كارا كيدا قرأتو لبو كارو كسابت والي هذا تقرأتو زور شيء لقد بيت تكراوي هبي لبيني سوران وبادينان هاو شو هبي هر دولة توان باديني تواني بسوراني قصيب كسوراني تواني بباديني قصيب كا أجر تكراتي هبي أجر هاش همشلو كم تربي تأثيراتي هي لبرا وتأثيراتي همشلو هي هو هركز لغة خوي زوازها مثلا حكومة قي هورماني سليماني هورماني اسا زواز قصيان لغة كان او ليه الفرق هي لقى سليماني دهوش شحين شيوي زوازي هي لهجه باديني بنسبة خومان بنسبة منطقي هوليري قيتك جرانا زمان ما ناك وتسز لهجه باديني ك دشتاني قصي بكين ناتاني يعني يك لو هو كارانك اويا اختلاط نییە واتە تێکەڵبوون نییە لە ناو زمانەکانە سنوورێک هەیە لە بەردەممە سنوورێک هەیە بۆ ئەوەی هەموو کوردیەک نەگرێتەوە ئەمە سیاسیە وای کردو سنوورمان بۆ دابنرێ بۆی هەموو زمانەکان پەرچ و بڵاو بێن ئێمەی کورد نەتوانین هەموو زمانێک بدوێن لە بۆ هەموو زمانەکان بدوێن حەز لێ فێری زارای بادینی بی بەڵێ بێگومان بەڵێ حەز لە زارایی بادینی ئەەکەم بەڵام کەم تێگەم ڕاستی لەهجەیەکی خۆشیانێتون بەس تۆزی واستەکەم ناڕەحەتە بەس ئەوە نییە ئەوە بەو ناڕەحەتیە نێتۆنەڵێ عمل حزماني باديني الحمد لله زور باش دزانم بريد دزانم عزم ليه ستزمام زاني خراب نية باشا من حەز نییە من تقریبا هەوڵم داوە و قسەیشی پێ دەکەم وا لە خۆم ناکەم کە من نازانم بەڵام من زۆر بە ئاسایی کە کەسێکی بادینی پرسیارم لێ بکات زۆر بە ئاسایی جوابی دەدەمەوە ئەگە بە هەڵە تێنەگەم ئایا ڕاستە کاتێک کەسێک لە دۆکە یان بڵین لە دەڤەری بادینان بێت بۆ ئێرە خەڵکی ئێرە پێی دەڵێن بە عەرەبی قسە بکە باشتر لە ئەوەی بە بادینی قسە بکە ئەوە ڕاستە ئەوە ئاستی ڕەوشنبیری کەمە ئەوە هەموو کەس نییە ئەوە کەسێکی نەخوێندەوارە کەسێک کە ناتوانێت ژیان بکە کەسێک کە دوورە لە تەنها بەرژەوەندەکانی وا دەخوازێ دەنا بۆی تێ بکە ئەوە من پێڵم تعریب ئەوە لە کوردەوە تعریب هاتووە نا بە زاراوی بادینی قسە بکات باشترە زۆر باشتر مەسەن ئەوەی کە هەر تێنەگەی لە عەرەبیەکە باشتر تێگەیت ڕاستە چکە نەک نەفەر هەیە لێک حاڵی نابیتن لە زمانەکەی دەبان هەندێک دەگەرێت سەرتاچی یەک شخص ناگرێت سەرتاچی خەرشی هەولێرەوە ئەو ناگرێت سەر خەرشی هەولێر دەگرێت سەرتاچی یەک شخص ئەو لەوانە کابرایەکی نزم عاشق ڕێزم هێلۆ جەنابتان لەوانە کابرایەکی نظامی ئەممان کوردین ئایا بادینی بیان سۆرانی ئەمە کرمان کە بێژمان کرمانج زمانی کورمانجی زمانێکی زگماکی ئەسلی کوردی خۆی هەیە بە هەورامی هەیە بە بادینی هەیە بە سۆرانی هەیە بە لوڕی هەیە بە گۆرانی هەیە بە هەموو قسەکردنایە خلشي بادينان درنا قاندرمي اما دين درج بعربيه يعني نيوي زوربي كلمه دهوش عربيه دەتوانم برێم لەگەر ئەو قسەدانیمە لەبەرەوەی لەوانەیە خەڵکی بادینان زیاتر بە حکمی ئەوەی لە عارەبەکەی نێزیکە مەسەلەن لەوانەیە کار و کەسابەتیان زیاتر بی لەوانەیە زیاتر کەلیماتەکانیان شێوازی عارەبی تێدا بیت ئەو کارەکە دەگەڕێتەوە سەرەوەی ئەگەنا دوور لە هیچ شتێکە ینی بخێر بێسە چاو دەست خۆش زۆر سپاس سپاس بۆ بەری خوددانەوە بۆ ڤیددیۆی هیویدارم دلێها بتن ژبیر نەکەن کەناڵەمی سەبسکرایب بکەن و بە ڤیددیۆ شێر بکەن زات چونکو یەکەم ڤیددیۆم بوو پیس